سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەشەکەم و لە باسخواستی ئەمڕۆشماندا باز لە ڕۆژی ئاڵای کوردستانەکەین. لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان هەفتەی 12 دیاری کردو بۆ ڕۆژی ئاڵا و ئاڵای کوردستان تێیدا ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو ڕوودا مێژوویەی کە ساڵی 1945 واتە لە حەڤەی 1945 کاسبکاران و خەڵکی بە شەرەفی شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان هەڵیان کتایە سەردام و دەستگاکانی میری و شای ئێران و وەکۆڵە دەریان پەڕاندن و لە جبری ئەوە ئاڵای پیرۆزی کوردستانیان شەکاندەوە و هەڵکرد لەسەر دام و دەستگا میریەکانی مەهاباتی دڵی کوردستان. لەو ڕۆژەوە بەتایبەت لە دوای 2009 پەرلەمانی کوردستان بڕیاری داوە کە هەڵکردنی ئاڵای کوردستان یا ڕۆژی ئاڵای کوردستان بکەوێتە هەفتەی 12 وەکو بیرەوەریەک. ئەمە ئەوە ناگەێنێکەوە تەنها لە 1945دا یەکەمین جار بێ ئاڵای کوردستانی پیرۆز هەڵکرا بێت، چونکە بێگومان لە ئەمارەتی بەدرخان و لە سەردەمەکانی تردا ئاڵای کوردستان هەڵکراوە بەتایبەت لە 1982دا کاتێ میر بەدرخان پاشای بۆتانیش ئەویش هەمان ئاڵا. بەڵام ئێمە لەم بەرنامەدا باز لەوە دەکەین مێژووی دروستبوونی ئەم ئاڵای کوردستان و جۆرەکانی ئاڵای کوردستان و جیاوازی ئاڵاکانی کوردستان بوونە هەر لە حکمڕانی بوونە کۆماری ئارارات و حکومەتەکەی شێخ مەحموودی حەفید بە ڕەحمەت بێ تا قازی محەممەد. و ئایا لە ئەگەری دروستبوونی دەوڵەتێکی کوردیدا کامەیە ئەو ئاڵا پەسەندکرا و دامپیانراوەی کەوا تەواوی کوردان لە سەرانسەری جیهان و پارچەکانی تری کوردستان دانی پێدا بنێن و وەکو چۆن ئێمە لە ئێستادا بانگەشەی زمانێکی یەکگرتوو بۆ دەوڵەت و بۆ وڵاتەکەمانەکەین، کامەیە ئەو ئاڵا یەکگرتووەش کە پێویستە تەواوی پارچەکانی تر دانی پێدا بێت. بۆم مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ژیلوان هەڵەدنی مامۆستای زانکۆم کردەوە. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سوپاس بۆ ئێوەش. پێم خۆشە باسکردن لە ڕۆژی ئاڵا هەفتەی 12 بکەینە دەواازە و مەدخەلی چوونە نێو باسەکەمان و باسێکی ڕۆژی ئاڵامان بۆ بکەین. بەڵێ. سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان بۆ بینەرانی خۆشەویست. دیارە ئاڵا ڕەمزی نەتەوەی ڕەمزی گەلانە، ناسنامەی گەلانە و یەکێکە لە بنەماکانی نەتەوەی بوون، چونکە ئاڵا یەکێکە لەو بنەمانەی کە نەتەوەی پێ ئەناسرێتەوە. ئێستا مەسەلەن دەوڵەتێک یان نەتەوەیەک لە دنیای ئەگەر ناویشی نەبرێ کاتێکە ئاڵاکەی پیشانی خەڵکە درێ یەکسەر ئەزان کەمەی فلان نەتەوەیە، مەسەلەن ئاڵای تورکیا، مەسەلەن ئاڵای عێراقیان، مەسەلەن ئاڵای هەر دەوڵەتێکی دامپێنراوە کاتێک کە تو ئاڵاکەی بینی یەکسەر ئەزانی و ئاڵای فلان دەوڵەتە. واتە ئاڵا ئێستا بۆتە لەم سەردەمەنیا بۆتە ناسنامەی دەوڵەت. دیارە ئاڵا هەر خۆی پێشەوەی بینە سەر ئاڵای کوردستان پێویستمان بۆیە مێژوویەکی ئاڵا بزانین کەی ئاڵا بۆتە ڕەمزی نەتەوەکان. دیارە ئاڵا وەکو باسم کرد ڕەمزی ناسینەوە بووە لە کۆنا، بەڵام وەک ئێستانە لە سەردەمی نەتەوەیە بۆتە ئاڵای نەتەوەی. مێژوو نووسان ئەوانەی کە محتەمن بە نووسینەوەی مێژوو یان ئەوانەی کە شوێنەوەرەکانی هەڵداوەتە لە کۆنە پێیان وایە یەکەمین دەوڵەت یەکەمین نەتەوە کە مەسەلەن ئاڵای هەڵکرد بێ بۆ ناسینەوەی خۆی باز دەواکەن مادەکان بوون. یعنی مادەکان بۆ ناسینەوەی خۆیان جۆرە لە پەرچەمیان هەڵکردووە بۆ کاتێک کە شەڕیان لەگەڵ ئاشوورەکان کردووە پەرچەمێکی تایبەتیان هەبووە کە نازانرێت لەبەر کە ڕسمی نەکێشراوە نازانرێت چۆن بۆ ئاڵاکە، بەڵام ئەوەی کە دیارە باز لەوە ئاکرێ ئەمان پەرچەمێکی تایبەتیان هەبووە، یعنی لەناو نەتەوەکانی زاگرۆسە. دوایەوە هەخامەنشیەکان کە بڵین دەوڵەتێکی فارس بوون، ئەوانیش ئاڵا و پەرچەمی خۆیان هەبووە کە باز لەواکرێت شێر و خورشیدی تیا بووە، ئەوەی کە پێشتر بڵین شای ئێران پێنی کردبوو کردی بە ئاڵای ئێران. ئەم شکڵە ئاڵای هەبوو، بەڵام بەو تەرتیبێنە نەگوەکو ئاڵایەکی نەتەوەی بەس وەکو ئاڵایەکی ناسینەوەی فارسەکان. دوای ئەوە ئەگەر بینە سەر سەردەمەکانی دواتر لەناو مێژووی ئیسلامیشە لەناو خلافەتی ئیسلامیشە ئاڵا هەبووە. مەسەلەن لەناو خلافەتی ئومەویە ئاڵایەکی تایبەتیان هەبووە، مەسەلەن باز لەواکرێ ئاڵاکە ڕەنگی سەوز بووە. دوایەوە لە سەردەمی خلافەتی عەباسیەکە ئاڵاکان ڕەش بووە. وەکو باسم کرد ئاڵا جارێ شکڵێکی نەتەوەی بەخۆی نەگرت بوو، تەنها وەکو ڕەمزی ناسینەوە یاخود وەکو ڕەمزی جیاکردنەوەی خۆ لە ئەوانی دی، ئەمە ئەو ڕەمزە هەبووە. بەڵام مێژوو نووسانی سەردەمینەوە باز لەوە ئەکەن یەکەمین ئاڵاک هەڵکرابێ وەکو ئاڵایەکی نەتەوەی بۆ ناسینێتەوە بێ دانیمارکیەکان بوون لە ساڵی تقریبا 1290 ئاڵایەکیان هەڵکردووە تایبەت و بە نەتەوەی بڵین دانیمارک.
ئەوان یەکەمین کەس بوون کە ینی ئاڵایان کرد بە ڕەمزی نەتەوەی وەکو نەتەوەی بڵێن دانیمارکی. دوای ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەردەمی شۆڕشی بڵێن ئەمریکا لە ساڵی 1976 بۆ یەکەمین جار ئاڵای ئەمریکی ئەمەی کە ئێستا هەیە، بەڵام ئەو ئەستێرەکان هێشتا ژماران کەم بوو چون هەموو ویلایەتەکان هێشتا یەکیان نەگرت بوو، ئەمیان نەبووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەوانیش دووەمین نەتەوە بوون لە مێژووی جیهانە کە ئاڵایان وەکو ڕەمزی نەتەوەی یان نەتەوەی بوونیا ئەوەی پێڵەن سەردەمی ناسیۆنالیزم، چونکە سەردەمی ناسیۆنالیزمی شتەکان ڕوویەکی نەتەوەی وەرەگرن، هەر بابەتە و ڕوویەکی نەتەوەی تایبەت بەخۆی وەرەگرێ. لەبەرەوە لە دوای دانیمارکەکان ئەمریکەکان توانین بڵێن دووەمین نەتەوە بوون کە ئاڵایان کرد بە ڕەمزی ناسیمی نەتەوەی خۆیان. دوایەوە ئینجا نەتەوەکانی تر مەسەلەن دوایەوە ئەنجا فەڕەنسیەکان ئەنجا ئیتر بە هەموو ئەوروپایە بڵاوەوە دواتر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا بە تایبەت دوای حتا باز لەوە ئەکرێت دەوڵەتی عوسمانیش ئاڵای خۆی هەبووە، بەڵام وەکو باسم کرد ئاڵای نەتەوەی نەبووە چون دەوڵەتی عوسمانی گەلێ نەتەوەی عەرەب و هەتا تورک و بەناو خلافەتی ئیسلامی و بەڵێن کە نزیکەی 623 ساڵ حکومڕانی ئەم ناوچانەی کردووە، ئاڵایەکی تایبەتی خۆی هەبوو و سوڵتانە عوسمانەکان ئەم ئاڵایان وەکو شتێکی پیرۆز سەیرە کردووە لە شەڕەکانە هەڵیان کردووە لە بۆنەکان هەڵکراوە، بەڵام نەگوەکو ئاڵایەکی نەتەوەی تایبەت مەسەلەن بە تورکیان ئاڵایەکی گشتی بووە ڕەمزی زۆربەی نەتەوەکانی تیا بووە. بەڵام وەکو باسم کرد ئاڵای نەتەوەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمە. ئێمە ئەگەر بینە سەر کورد لەو سەردەما پێش جەنگ یەکەمی جیهانی باز لەوە ئەکرێت کە بەدرخان پاشا کاتێ هەوڵیدا دەسەڵاتەکەی خۆی بەرفراوان بکاوە هەوڵی کۆکردنەوەی میرە کوردەکانیدا بە تایبەت لە ساڵانی تقریبا 1940 بەدواوە هەوڵیدا هەموو چۆڵی میرە کوردەکان کۆ بکاتەوە لەسەر یەک بەرنامەی ئەگەر ناوی نەتەوەیی کۆیان بکاتەوە، چکو باز لەوە ئەکرێ کارەکانی بەدرخان پاشا ئەچێتە ناو چوارچەوەی خزمەتکردن بە نەتەوەیەوە، چکو ئەو هەوڵی داوە هەتاڵەن هەوڵی داوە هەوڵی دروستکردنی دەوڵەتێکی داوە واروە هەوڵی ئەوەشی داوە کە چی بکە ڕەمزێکی ژانێ بۆ نەتەوە سەن ڕەمزێکی ئاڵایی هەبێ، بەڵام لەبەرەوەی کەوە مێژووی کورد بەڕاستی تۆمار نەکراوە بە شێوەیەکی زۆر جوان و ورد باز لەلایەنە مەسەلەن وردەکاریەکانی ناوژیانی بەدرخان و ئەو ڕەمزە نەتوانە بکرێت کە لەو سەردەمایە بڵین هەبوون زۆر معلومات نەگەیشتۆتە دەستێمە، تەنها وتراوە کارەکانی ئەوە چێتە ناو چوارچەوەی خزمەتکردن بنێتەوە. دواتر لە سەردەمی شێوڵای نەهریش ئەو نامانەشی کانەر ئەینار بە کونسوڵەکانی ڕووس و هەتا ئینگلیز و فەڕەنسەکانە لە نامەکانیان جۆرە لە ناسیۆنالیزمی نەتەوەی دەرەکەوێ، ینی هۆشی نەتەوەی ئەگوازێتەوە بەرەوەی کە بەرەو کردداری بوون کاتێک کە شۆڕشەکەی لە ساڵی 1970 هەڵەگیرسێنێ باز لەوکە ئەویش ڕەمزێکی هەبوو بەڵام نازانڕێ ئایا ڕەمزەکەی ئەم ئاڵایی ئێستا بۆ یان شتێکی تر، بەڵام ئەویش هەوڵی داوە. دوای ئەوە لە دوای جەنگی یەکەمی جیهانی کاتێکە ئیتر وڵاتانی ئەوروپا دێنە ئەم منتیقانە و دواتر ئەم دەوڵەتە نەتەوانی ناوچەکە دروست دەکرێت، مەسەن دەوڵەتی سعودی دروست دەکرێت لەما کوێ، دواتر ئێران بۆ شکڵی ئێستای دروست دەبێت، دواتر عێراق دروست دەکرێت، دواتر مەسەلەن تورکیا ئەو بڵێن تورکیا دروست دەکات، دواتر دەوڵەتی سووریا و ئەم دەوڵەتانی ناوچەکە دواتر دروست دەکرێن، هەر نەتەوە ئیتر ئاڵای خۆی دروست کرد. مەسەلەن هەرێکان ڕەمزێکی تایبەت لە ناو ئاڵاگە ناو پەرچەمەکەی هەبوو کە تعبیرێکرد لە مێژووی بڵێن خەباتی ڕزگاری خوازی ئەو نەتەوە خۆی. لە ناو کوردیشا باز لەو ئەکرێ ئێمە ینی ئەومان لەبەر چاوە بێت لە ساڵی 1916 ئیتر دوای ڕێکەوتنی سایکس بیکۆ کە هەوڵی دابەشکردنی کوردستاندرا کورد خزێنرایە ناو مەسەلەن بەشێکی بە تورکیا لیکێنرا، بەشێکی خرا سەر سووریا، بەشی خرا سەر عێراق و بەشی خرا سەر ئێران بڵین. ئەمە وای کرد نەتەوەی کورد بە حکمێکە دەوڵەتی نەبوو یان دەوڵەتی بۆ دروست نەکرایان دەوڵەتێک بەناوی دەوڵەتی کوردستان دروست نەبوو نەتوانرە ئاڵایەکی گشتگیری سەرتاسەی نەتەوەی دروست کرێت، بەڵام سەرچاوە مێژوەکان باز لەوە ئەکەن یەکەمین ئاڵای یەکەمین ئاڵا کە بۆکو ڕەمزی نەتەوەی بووبێ ئەگەرێتەوە بۆ ئاڵای کۆمەڵایە ڕێخستنە جڤاکی کوردستان لە ساڵی 1990 ئەوان ئاڵایەکان دروست کرد ئەم ڕێخستنی کوردەکانی باکوور بوو و ئەمە وەکو تقریبا لەم ئاڵای ئێستا هاتوو، تقریبا لەم ئاڵای ئێستا هاتوو و هەتا باز لەوە کەناڵێنێکێ لە خەیاتەکانی کوردستانی باشووریش ئەم ئاڵای دروست کرد و دووریوێتی و تقریبا لەم ئاڵایە ئەمە یەکەمین بڵین ئاڵا بووە لەو سەردەمەیە کە بڵین وەکو ڕەمزی نەتەوەی، چکو پیاوا بوو ئاڵاش ڕەمزێکی گرنگی نەتەوەیە ناسنامەی نەتەوەیە. دوای ئەوە لە ساڵی ئەی هەوڵەکانی شێخ عوبەیدوڵای نەهری و میر بەدرخان پاشای بۆتان یام دەگوترێت شێخ محمودی حەفید لە 1970 ئاڵای هەبوو، ئەمانە ناچنە وەکو نابنە یەکەم هەوڵ بۆ دروستکردنی ئاڵا؟ ئەمەش هەوڵن وەکو باسم، بەڵام بۆچی جەنابەت ئەوەت کردە یەکەمین هەوڵی ناساندنی ئاڵایەکی نەتەوەی وەکو ئاڵایەکی نەتەوەی ناسانیان
ینی بۆ هەموو نەتەوەی کورد بەڵێ بە هەموو نەتەوەی کورد ئەوانی تر تا ڕادەیەوە کۆڵێ بەش لۆکاڵی بۆ بەڵامان وتیان بە ئەمە چوو ئەو کاتە ڕۆشنبیری ئاستی ڕۆشنبیری بڵێن نخبەی کورد ئەوە نەچوو بۆ سەرێ کە توانیان مەسەلەن ڕەمزێک دابنێن وتیان با ئێمە ڕەمزێکمان هەبێ دواتر لە ساڵی 1990 کاتێکە حکومەتی شێخ مەحموودی حەفید لە باشووری کوردستان دروست دەبێ لە یەکەم سەردەمیا ئیتر هەوڵی ئەوە درا ئاڵا دروست کرێ بەڵام هەوڵی یەکەمی کە بڵێن بۆکو دروستکردنی ئیدارەکە 7 مانگی خایەن 7 مانگەکە دواتر کێشەی لەگەڵ ئینگلیزەکانە توش بوو هەمومان نەزانین کە بە شکستی حکومەتەکەی یەکەمی شێخ مەحموود بە دیلکردنی خۆی کۆتایی هات و تەنانەت بریندار کرا و دیل کرا و دواتر نەفیکرا نێردرا بۆ دوورگەی ئەندامان لە هیندستان دوای ئەوە ماوەیەک لەم منتیقەیە وەکو فەراقێکی ئیداری کوردی دروست دەبێ ئینگلیزەکان فەراقێکی ئیداری دروست دەکەن بەڵام دواتر خۆیان پڕێکەنەوە و هەتا تقریبا ئەو ماوەی کە لە هیندستان بوو شتێکی کەوتو نەبوو دواتر کەیتەوە لە ئیداری دووەمیا کە لە ساڵی 1922 دووبارەیەتەوە لە مانگی دەی ئەو ساڵە 20 زەبر لە دەی 1922 شێخ مەحموود دووبارە هەوڵی دروستکردنی دووەمین کابینی خۆیدا و لە ڕۆژنامەی ڕۆژی کوردستانی ئەو کاتەیە فەرمانێک دەرەکە و ئیتر دام دەستگای ئیدارەکانی خۆی ڕێگەخاتەوە تەنانەت وەزیرەکان ڕێگەخاتەوە و تەنانەت باس لەواکە دەستە هێزی سوپایەکی خۆی بەبەردەمیان هاتون وەکو شکڵێکی هینی پێداوە ینی شکڵێکی نیزامی سیستەمی پێداوە و یەکێک لە بڕیارەکانی ئەو بکە ئاڵا هەڵکرێ ئاڵاکە شێخ مەحموود وەکو مێژونووسان باسییان کرد وێنەشی هەیە تەختێکی سەوز بوو و ناو تەختەیە بڵێن چوارچەوێکی بڵێن بازنەیەکی سوور هەبوو لەناو ئەو بازنە سوورە مانگێکی سپی هەبووە ئەمە بۆکو چاولێکەریەک مەسەرەن لەو لە ئاڵای تورکەکان بوو تقریبا وەکو بڵێن لەوانە وەرگیرا بوو ڕەمزەکە نەک بڵێن وەکی ئەوان بوو شکوان جیاواز بوو بەڵام وەکو چونکو ئاڵای تورکیش خۆمان نەزانین بەڵام مانگێکی تایە ئەمە جا ئەو مانگە شێخ مەحموود وەکو ئەوەی ڕەمزی ئیسلامی ئەوانە لێکی دابەوە مەسەلەن وەکو ڕەمزێکی جوان مزای مانگ دایمە ڕەمزی بڵێن مەسەلەن مانگە عەرەبیەکان ئەوان بۆ دروشمی ئیسلام وەکو دروشمی ئیسلامی بڵێ ئەو شتانە بۆ لە ساڵی 1923 مازانی حکومەتەکەی دووەمی حکومەتی شەڕوخێ لە 1922 دووبارە دروستی کاتەوە بەڵام لەو سەردەمە بە حکمی ناجێگیری باری سیاسی کوردی و دواتر تێکشکانی حکومەتەکەی لەسەر دەستی ئینگلیزەکان و دواتر لکاندنی کوردستانی باشوور بە عراقی عەرەبیە و دواتر یەکلایکردنەوەی کێشەی مووسڵ ئەبینین ئیتر ئەم هەوڵە پوکایەوە دووەمین هەوڵی دروستکردنی ئاڵای کوردی وەکو ئاڵایەک بۆ کوردستان یان بۆ کوور وەکو ڕەمزینەتەوە ئەگەرێتەوە بۆ ساڵی 1927 ساڵی 1927 وەکو لە مێژووی کوردە هەومان خوێندومانە بەڵێ شۆڕشی ئارارات هەیە لە باکووری کوردستان ئەو شۆڕشە لەسەر دەستی کۆمەڵی خۆیبوون هەڵگیرسا کۆمەڵی خۆیبوون یەکێکە لە کۆمەڵە ناسیۆنالیزمەکانی کوردی و هەوڵی دروستکردنی دەوڵەتی داوە تەنانەت باز لەو ئەکرێ خۆیبوون کۆمارێکی دروست کرد لە ناوچەکانی ئارارات لە باکووری کوردستان و ئەم کۆمارە ئاڵایەکی تایبەتی خۆی هەبووە ئاڵاکەی کۆماری ئارارات ئاڵایەکی تقریبان ئەتوانین بڵین لە شکلی ئێستا سێ ڕنگ مەسەن سەوز و سپی و سوور بەڵام لە بری ئەو خۆرە ڕسمی چیایەکە بوو ڕسمی چیاک من تقریبان بە ڕەنگێکی مەیلە و زەر کرا بوو ڕسمی چیای ئارارەت کە تعبیرێک کرد لە شۆڕشەکە ئەمە دومین هەوڵی دانانی ئاڵایەکی نەتەوەیە و ئەو سەردەمەژی تر ئێمە وەکو لە ڕووداوە مێژوەکان خوێنمانەتەوە ساڵی 1930 بۆ 31 ئیتر ئەو هەوڵە شکست دێنێ و شۆڕشەکەی کە ناسرا بە شۆڕشی ئاگریداخ کۆتایی پێدێ و تەنانەت سەرکردەکانی ئەحسان پاشا ئیتر هەڵدێ بۆ ناوچەکانی ئێران و لە تواتر لە ئێران کۆچی دواییەکە واتە ئەو هەوڵە شکستێنە سێمین هەوڵی دروستکردنی ئاڵا بۆ نەتەوە کە ئێستا کراوە بە ڕۆژی ئاڵاوەکو ئەمڕۆ حەڤەی دوانزەیە ئەویش ئاڵای ئەو ئاڵایە کە لە کۆماری مەهابەت هەڵکرا ئاڵای کۆماری مەهابەت حەزەکەم ئاماژە بۆ بکەم لە 16ی دوانزەی هەڵکراوە لە ڕاستیە بەڵێ چونکو ئێمە بەڕاستی بیرەورێکی تاڵترمانە لە حەڤەی مانگە حەڤەی مانگی دوانزەی ساڵی دوای ئێوە کۆماری مەهابەت ڕوخا هێزەکانی شاهنشایی هاتنەوە مەهابات و کۆتایان بە کۆماری مەهابەتەوە دواتر قازی محەممەد دەستگیرەکە بۆچی حەڤەی دوانزە بۆ کۆڵێ کراوە بەو ڕۆژە لە کاتەکان بیرەوەرێکی تاڵمان هەیە و سەروەریەکە لە شانسەی ساڵی ڕابردووە من زۆر جار لەو کەسانی کە کۆمارەکان بینیوە لەو سەردەما ژیاون بە جۆرەکانی پرسیون ئەڵێن لە ڕاستی ئەگەر لێکی بێ شانزەی مانگ بووە بەڵام نازانم ئەم بە هەڵە تێپەڕێویان مەسەرەن چی ڕێنمایی ئەوەی دەرکردو مەسەرەن چۆن ئەم ڕۆژە بکرێ نازان بەڵام من لە زۆر کەسی ئەوانم بیستووە کە خۆم چاو پێکەوتم لەگەڵاکردن ئەڵێن شانزەی مانگ بە چونکە ئێمە بیرۆرێکی تاڵمان لەگەڵ حەڤەی مانگایە بەعکسەوە حەڤەی مانگ
کۆماری مەهاباد ئەڕوخێنرێت ڕۆژی داگرتنەوەی ئاڵایە ڕۆژی داگرتنەوەی ئاڵایە بەڵام مانایەکی تر بڵێ اینجا مێ باز لەوە بکەم ئاڵای کوردستان تقریبا 2 مانگ پێش ڕاگەیاندنی کۆمار هەڵکراوە زۆر جار ئەمام ڕووداوە تێکەڵە کرێ چکە من دووسە جار گوێم لێ بۆ لە ئەو کەسانی کە باز لە مێژووی ئاڵای کۆماری مەهابادەکان لەناو کۆماری مەهاباد ئاڵای کوردستان نە لە ڕاستیە 2 مانگ پێشتر چکە 22 یەکی ساڵی 1946 کۆماری مەهاباد ڕاگەێنرێ لەسەر دەستی قازی محەممەد ئەو پیاوە بڵێ ئەو پیاوە بەناوبانگە و ماقوڵانی کورد کە لەو کاتا کۆبوونەوە کە ڕۆژی 22 بەڵام ڕۆژی 12 ساڵی 1945 ئاڵای کوردستان هەڵەکرێ ئەبێ ئەو مێژوە ڕاست بکرێتەوە و هەروەها ئاڵای کۆماری مەهاباد تقریبا ئەویش ڕەنگی سوور تقریبا ساوز و سپی و سوور و لە ناویشە لە ناو ئەمەیە ڕەمزێکە بوو کە پێم خۆشە یەکێک لە شیعرە جوانەکانی پێم وایە هەژارە کە باسێک ئەڵێ پارچەکەی سێ ڕەنگە خۆی دەنوێنێ ڕەنگی سوور دەڵێ تاتنۆکی خوێنی کورد مابێ قەت من نانەوێ قەدی من نانەوێ سپیەکەی مژدەی بەیانی بەختی کوردی کرد بەیان ڕۆژی بەختی کوردی پەیدا بوو نەما پەردەی شەوێ دوو گوڵی گەرمی دەڵێ ئاگاد لە ڕزقی خۆت بێت خۆت کە برسی بوو چی دوژمن پێی بژین لێرە و لەوێ ئەوە مەبەستی لەوێ ئەڵێ پێو دەڵێ نوکی قەڵەم ئەگەر ژینی خۆش و دەوێ غێری من دەست ناکەوێ بورجی تەرەقی پێشڕەوێ یعنی ئەوە وەسفێکی ئاڵای کوردستانەجا بەسمیان لەبری ئەو خۆرێک ئێستا هەیە ڕسمێکی گوڵەگەرمێکی تیابوو لەگەڵ قەڵەمێکان جاوە بە شعرەکە تعبیرێکە ئاڵە مەسەلەن گوڵەگەرمەکە ئەمە ڕستە و مەسەلە قەڵەمەکەش بۆیە کە میلەتی ئەم پێویستی بە خوێنەواریە بۆی کە پێشکەین چون غێری قەڵەمی من ناتوانین پێشکەین کاتێک کە تۆ نەتەوە پێش نەکەوێت ناتوانین لە ڕووی ناسوانیزمەوە دەوڵەت دروستکە و بەسی ئەوەیە جا کاتێک کە کۆماری مەهاباد بڵین دواتر دامەزرێت لە 2 مانگ دوای ئەوە لە 22 ئیتر ئەو ئاڵای بێتە ئاڵای فەرمی کۆماری مەهاباد و تەنانەت لەسەر دام و دەستگاکانی وەکو جەناب لە پێشەکان مەژە بێت لەسەر دام و دەستگاکانی کۆماری مەهاباد هەڵەکرێ و دوای ئەوە ئیتر ئەبێتە ئاڵای فەرمی کۆماری مەهاباد و دواتر ئیتر لە هەموو ناوچەکان مەسەلەن فیستیڤاڵی خۆشی بۆ ژیرێتانە ئەگەر ئێمە سەیری ئەرشیفێکی ڕۆژنامەی کوردستان بکەین وەکو زمان حاڵی حکوومەتەکەی بڵین قازی محەممەد ئەبینین لە هەر شوێنێک ئاڵای هەڵکرا بۆن من کاتێک لە بۆکانڵکرێ ڕۆژی پێشتر ئاگاداری بۆ بڵاوکراوەتەوە ئیتر خەڵک کۆکراوەتەوە جۆرە لە جۆرەکان فیستیڤالێکی بۆ کراوە دواتر وەکو جۆرە لە ڕەمزینەتەوەی ناسێنراوە بە ئەو خەڵکی کە لەوێ بوون و پاشان ئەو ئاڵایە بەڕاستی لەگەڵ ڕوخانی کۆمارە کوردەکە بینێ ئەو ئاڵایەش تا ئەژیرێ وە کۆتایی پێێنرێ بەڵام هەوڵی چوارەمی بڵین ئاڵای کوردستان ئەمە یەک ئێستا لە سەردەمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ساڵی بڵین دوای ڕاپەڕینەکە کە بڵین ئیدارێکی خۆ بەڕێوەبەرێتی لەم ناوچەیە دروست بێت لە 91 تا ئێستاش ئەم ئاڵایەش وەکو باسم کرد بە ئیسفادەکردن بە سوودوەرگرتن لە ڕەنگی ئاڵاکانی پێشتر وەرگیراوە و لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان بڕیایدا کە حەڤەی مانگ ببێتە ئاڵای ڕۆژی ئاڵا بۆ شۆڕشی ئەیلول نزیکەی 13 بۆ 14 ساڵ من پێم وایە ئەوەندەی کە شۆڕشی ئەیلول حکوومەتە یەک لە دوایەکانی عێراقی بە چۆک داهێناوە هێناو نیەتە سەر مێزی گفتوگۆوە تەنانەت لە 1974دا دەستگا عسکەریەکانی عێراق دەڵێن ئێمە بەشی شەو ڕۆژێ ئازوقەی چەک و تەقەمەنیمان ماوە ئەگەر ئەو ڕێکەوتنە شومەکەی جەزایر نەکرایە ئەوە بۆ منە پێت دەچوو دەوڵەتی کوردیام شۆڕشی ئەیلول پێی بنایەت هەنگاوێکی گەورەتر و قۆناغێکی باشترەوە بۆچی شۆڕشی ئەیلول بە درێژایی ئەو ماوەی کەم پێم وایە یەکێکە لە درێژترین شۆڕشەکانی کورد ئاڵایەکی تایبەت بە خۆی نەبوو یان لەسەر چه ئاڵا و لەسەر چه نازنامەیەک ڕۆشتووە و وەکوڵی ئاڵایەکی کردەوە بە شۆڕشەکەی خۆی منەوێت تۆ زەبگەڕنەوە بۆ پێشتر زۆر جار ئەوتریا من جاری وایە کە باسی مێژۆکەین ئەڵێن هەتا ساڵی 1930ەکان هەموو حیزبە کوردەکان تا تقریبا کۆتایی سیەکانیش هەموو حیزبە کوردەکانی کە لە هەر چوار پارچە کوردستان دروست ئەبوون دایما دروشمی دەوڵەتی کوردیان بەرزەکردەوە دروشمی دروستکردنی دەوڵەت بەڵام لە جەنگی دومی جیهانی بەدوا بەهۆی ئەو زروفەی کە بەسەر کوردستان هات ئیتر سەرکردەی حیزبە سیاسیەکان ئەو حیزبانەی کە دروست بوون سەرکردەی پارتە سیاسیەکان کە لەو سەردەمای ئیتر فۆرمەلا ئەبن بە جۆرە لە جۆرەکان هەمویان لەنا ینی دروشمی نەتەوەی خۆیان دائەگرن لەبری بەرزکردنەوەی داوانەتەوەکان دائەگرن بۆ چونکە کەوتنە ژێرە واقعی کە ئیتر کوردستان دابەش بووە هەر پارچەی لە سەر دەوڵەتەکە هەر پارچەشی زروفێکی سیاسی تایبەت بە خۆی هەیە مەسەلەن کوردستانی مەسەلەن ڕۆژهەڵات کوردستانی باکوور ڕۆژئاوا باشەیەکی زروفی تایبەت ئیتر ئەوانیش گەیشتە کەوتنە ژێرە واقعەوە بۆیە بینی پارتی دیموکراتی کورد
دواتر کابێتە پارتی دیموکراتی کوردستان و لە ساڵی بڵێن 60ەکانەوە دەزەکات بە مفاوەزاتی جۆراجۆر لەگەڵ حکوومەتی عێراقیەوە و جەنابەت ئاماژە پێدا لە ساڵی 70 تا 74 جۆرە لە خۆ بەڕێوەبەرێتی لەم ناوچەیە دروست دەکات و اعتراف بە مافەکانی کوردەکەن. ئەمە مانای ئەوە نەبوو کە ئەمان دەوڵەتی کوردیانەوێ، ئەمان تەنها ینی پارتی دیموکراتی دروشمی ئۆتۆنۆمی بەرز کردبەوە. ینی پای دیموکراتی کوردستانی بڵێن ڕۆژهەڵاتی ژۆرت خۆی دروشمی خودمختاری بەرز کردبەوە. ینی ئێمە جا نابینەوە. جا خۆ دەزانین جیاوازی ئۆتۆنۆمی لەگەڵ سربەخۆیی یان دەوڵەتی فیدرال لەگەڵ دەوڵەتی سربەخۆ ئەوەیە یان کۆنفیدرال لەگەڵ سربەخۆ ئەوەیە، ئەمان ناتوانێت ئاڵایەکی نەتەوەی خۆی دروستکە بەمانە لەمانە وەکەوەی دەوڵەتی سربەخۆ بێ. کاتەماسە ئاڵا ئەتوانین بڵین دابڕێنەری سنووری ئەم دوو دەوڵەتەیە تقریبا هەڵکردنی ئاڵا تۆ جۆرێ لە سربەخۆی جۆرە لە وەکوڵێ جیابوونەوەت لەگەڵ دەوڵەتەکەی ترا وەکوڵێ تقریبا ئەگەر وەکو ڕەمزێکی سربەخۆی سێرکەین بەڵێ، بەڵام وەکو ڕەمزی فیدرالی جیاوازە. ئێستا لێرە فیدرالیمانەیە بەپێی بەندی 170 دەستوری عێراق ئێمە بڵێن ناوچەیەکی فیدرالی لە عێراقە، هەرێمێکی فیدرالی لە عێراقە، بۆمان هەیە دەستوریش بۆمان هەیە دەستوریشمان هەبێ و بۆمان هەیە تەنانەت ئاڵای کوردستان لە ناوچە دابڕێنەکان لە پاڵ ئاڵای عێراق هەڵکەین، ئەمە جیاوازە. بەڵام وەکو ئۆتۆنۆمی جیاوازی ئۆتۆنۆمی لەگەڵ ئەم مەسەلەیە ئەوەیە ئۆتۆنۆمی تەنها بریتێ لە مافە ڕۆشنبیریەکان، مافە کولتوریەکان و مافە ئیداریەکان و تەنهانەت خوێندن بڵێن جۆرە لە بەسەر خوێندنی کوردی هەبێ ئەوانە. ئێمە بینین دروشمی حیزبەکان لە دوای وەکو باسم کە جەنگی دووەمی جیهانیەوە دابەزیە خوارەوە ینی کەمی کرد بەرەو داوا ڕۆشنبیری و داوا مەسەلەن مافە ئۆتۆنۆمیەکان دواتر مەسەلەن دابەزین بۆی کە ئێمە خۆمان بە زمانی خۆمان بخوێنین. ینی هیچ کام لەو حیزبانە دروشمی ئەوەی نەبوو کە ئاڵای نەتەوەی دروستکرێ. يعني هیچ حزب او وەکو تاریخ هیچ حزب دروشمی وینەوە کە ئاڵایەکی نەتەوەی هەڵکرێ. ڕاستە لەوە ئەچێ هەنێ حیزب بانگەشەی ئەوە بکەیان مەسەلەن بڵێ وەڵای ئێمە لە مێژووی خۆمانە دەوڵەتی کوردیمان وەکو مەسەلەن وەکو استراتیژ دیاری کردووە، بەڵام استراتیژ دیاریکردنی استراتیژ بۆ حیزبێکی سیاسی جیاوازە لە استراتیژی نەتەوەی. و ئەمە وەش بڵێم حیزبە کوردیەکان لە ساڵی تقریبا ئەتوانین بڵێن لە 45 بەدواوە لە هەر چوار پارچەیە هەرکان کەوتنە ژێر زورفێکی تایبەتەوە. مەسەلەن لە عێراقا لە سەردەمی مەلەکی لە دوای 45 تا ساڵی 58 ئەو دەرفەتە ینی حیزبی ئاشکرا نەبوو لە عێراق. ینی پارتی دیموکراتی کورد کە کاتە بڵێن تاکە حیزبی کوردی بەگەوا باسکەین ئەو کوردستانەکەی بەدەر لە حیزبی شێوەی کە هەرێمی کوردستانی و بەڵام حیزبی پارتی دیموکراتی کورد ئەو کاتە تەنها مەسەلەن وەکو حیزبێکی نهێنی بووە، حیزبێکی خۆشارەوە بووە و کەم توانیوێتی مەسەلەن خۆی دەرخا و یا مەسەلەن تەنانەت ڕۆژنامە و گۆڤارەکانی کە دەریشێ کرد هەر بەنهێنی بووە. و لە باکوور ئەو مدەی لە باکوور هیچ جم و جۆڵێ نەبووە لە ساڵی 45 حتا ساڵی تقریبا هەتا 1970 تقریبا هیچ جم و جۆڵێکی پارتە سیاسەکان نەبووە لە ڕووینەتەوەیەوە. زۆر کەم یانی زۆر کەم بووە، تەنها لەسەر ئاستی نوخبەوی هەبووە، تەنها لەسەر ئاستی ڕۆشنبیری گەشتەی کوردی بڵاو کرا خرا لەلایەن سەرانی وکاری تورکیا تووشی گرتن و ڕادونان و ئێمە مەسەلەن مێژووی لە سێدارەدانی 59 کەس لە ساڵی 60ەکان ئەوە شتێکی دیارە لە مێژووی باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوە سەردەمی شای ئێران بەڕاستی هیچ دەرفەتێ نەبوو. ئێمە بین سەرانی حیزبی دیموکرات هەموو بێنە ناوچەکانی باشوور هەموو لێرە خەباتەکەن مامۆستا هەیە من و هەژار و مەسەن هەموو بەڵام هەمیان زەبیح هەمات و لە بەغا و لەم مەنتیقانیش دەجەون لە ترسی زوڵم و زۆری دەستگاکانی ساواک و دەستگا داپڵۆسەنەکانی بڵێن ڕژێمی شای ئێران ڕویان لەم ناوچەکە ینی هیچ دەرفەتێکی ئازادی نەبووە تا حیزب بێ دروست بێ مەسەلەن بزانین ئایا لە بەرنامەکەی خۆیان ئەم ئاڵایی کردو بە بەرنامەی خۆیان نا. لە کوردستانی باشووریش وەکو باسم کرد بۆ شێوازە باکووریش بۆ شێوازە ڕۆژهەڵاتی بۆ شێوازە بوو. لە کوردستانی ڕۆژ ئاواشەوەی کە ئێستا بڵین کە لەستا لە زۆر دەستی یەپەگایە ئەویش لە دوای 2011 دەرفەتی ئەوی بۆ دروست بوو کە حیزب ئاشکرا دروست بێت. جا لە هەموو مێژووی سەردەمی حیزبی بەعسی سووریا ڕێگەی داوە حیزبێکی ئاشکرای کوردی دروست بێت بە مەسەلەن ئاڵایەکی بڵێ کاکە تۆ ئاڵای نەتەوەی خۆدەڵکە و ئێمەش جۆرە لە جۆرەکانی ئۆتۆنۆمی فیدرالی هەشتەجیوان ئەو ئاڵایی کە لە 1992 دوای ڕاپەڕینی کوردستان وەکوڵێ دوو ئیدارەی کوردستان کردی ئاڵای خۆی وەدانی پیانرا لەسەر چ بنچینە و ئەساسێ یان وەکوڵێ یا درێژکراوەی کام مێژووی ئاڵاکانی ڕابردوو بوو وەکوڵێ پشت بەستوو بە چه مێژووی ئەم ئاڵایەکی تر ئەم ئاڵایە دانرا و دانی پیانرا بۆ وەکوڵێ ناوچەی سلێمانی باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی. ئەو ئاڵایە زیاتر لەسەر ئەو ئاڵایە بوو کە وەکو باسم کرد لە ساڵی 1990 بەڵێ زیاتر لەم ئاڵایە چووە تقریبا لەم ئاڵایە چۆیش خۆرێکی هەبووە و هەتا خۆرەکە حیزبەی ئەو جوڵانەوەی کە ناوەکەی کۆمەڵی جڤاکی کوردستان ئەو جوڵان لە باکووری کوردستان لە باکوور بووە بۆچی کاریگەری هەبووە لەسەر باشووریان ئەمان وەکوڵێ چ پێوەرێ وای کردووە کە باشووری کوردستان پێی وابێ
نزیکترین ئاڵا لە ڕۆح و لە مێژووی کوردەوە ئەم ئاڵایە. ئەوە دوو هۆکارە. یەکەم هۆکارەکەی ئەوەی کە من تێگەیشت بم، یەکەم هۆکارەکەی ئەوەی ئەو ئاڵایە تقریبا ینی ئەو کاتە زۆربەی زۆری کوردەکانی ئێرەش لەگەڵەوە حیزبێ هەبوون. ئەوەش هەیە ئەوە لە چوو کاتێک کە دواتر خۆیبوون دروست دەبێ، خۆیبوون لێرەش لقی هەبووە، لە شاری سلێمانیش لقی هەبووە، لە مووسڵیش لقی هەبووە. ینی کوردەکانی ئێرش لە بەرژەران لە دروستکردن و لە دامەزرانیا کردووە. ئەوەی هەیە چونکو خۆی بوون کۆمەڵی خۆی بن کە دواتر تەبەنی و ئاڵایەکە بەڵام بە گۆڕینی ڕەمزی خۆرەکە بە ئەو چیایی بڵین ئارارات لەوێ کۆمەڵی خۆی بوون لە پێکهاتن یا لە دروستبوون یا کۆکردنە هەموو حیزبەکانی ئەو کاتە بوو. هەموو حیزب و ڕێکخرا و مەسەلەن هەموو ئەو کەساتێن کە ئەو کاتە هەبوون چونکو خۆی بوون تەنها حیزبێکی سادە نەبوو بەڵکو حیزبێکی وەکو چۆڵی بەرەیی بوو لە کۆمەڵی پارتی سیاسی کە ئەو کاتە هەبوون لە هەمان دروست بوو. جا تەبەنی و ئاڵای کرد، ئەم ئاڵایەش تقریبا نزیکە لەو ئاڵایەوە. وەکو باسیشم کردێتتر ئەو دروستکردنی ڕەمزەکان مەسەن سوور و سپی و سەوزوانە تۆسە تقریبا لە مێژووی نەتەوەی ئەمە نزیکن. دواتر لە کۆماری مەهاباد هەرە ئەو ڕنگانەیە بەڵام بە گۆڕینی ئەو ڕەمزەی ناوەکەی ئەو ڕەمزەی کە هەیە مەسەن گوڵەگەنم و قەڵەمەکە. بەڵام ئێستا خۆ دەزانی دواتر لە ساڵی نەوەیە کاتێکە لێرە جۆرە لە ئازادی دێتە ئارا و مەسەنە حیزبە کوردەکان خۆیان حکومڕانی باشووری کوردستانەکەن ئیتر بە ئیسفادەکردن بۆ لەو ئاڵایانە، ینی ئیسفادیان لەو ئاڵە نەکرد لە ڕووی ڕەنگەوە، لە ڕووی دروستمەوە، لە ڕووی دیزاینەکردنەوە. بەڵام وەکو باسم کردم ئاڵایەش گرفتەکەی ئەوەی لە ڕاستیە ینی تا ئێستا کۆدەنگێکی نەتەوەی لەسەر نییە. ڕاستە ئێمە ئەڵین ئاڵای کوردستانە، بەڵام ئێمە بینین لە ڕۆژاوی کوردستانی پەگە لە ئاڵایەکی تایبەت بەخۆی هەیە. پارتی کرێکارانی کوردستان لە باکووری کوردستان ئاڵایەکی تایبەت بەخۆی هەیە. پارتە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاڵای تایبەت بەخۆیان هەیە. مەسەلەن ئەمە پێویستی بەوەیە کە کۆنگرێکی نەتەوەی بکرێ، لەم کۆنگرێ نەتەوەیە و هەموو حیزبەکان کۆک بن لەسەر ئەم ئاڵایە. مەسەن هەمان بە پەیمانێکی شەرەف بڵێن هەر کاتێک لە هەر پارچەیەکی کوردستانە زۆر لە ئازادی هاتارەوە ئەم ئاڵای بێتە ئاڵای نەتەوەی. چونکە تا ئێستا وەکو باسم کرد نەبووتە ڕەمزی هەموو کوردەکان. ئەم ئاڵایە پێت وایە لە ڕۆح و لە مێژوو لە داهات و لە جوگرافیای کوردەوە بۆونە زۆر نزیکە، بۆیە جەناب دەفەرمێ کۆنگرێ بگیرێ و هەموو پارچەکانی تر و جوڵانەوەکانی تر دانی پیا بنێن. تقریبا نزیکە لەبەرەوەی وەکو باسم کرد بە دیزاینکردنی بە ئیسفادەکردن لە دیزاینی ئەوانەی ڕابردوو وەرگیراوە و بوونی ئەو خۆرەشکەتیایە مەسەلەن زۆرجار باسەکان 21 تیشکە و ڕۆژی 21 مەسەن بەڵێ سێ ڕەنگ و ئانە تقریبا وەکو باسم کرد ئەتوانین بڵین نزیکە لە ڕۆح و لە مێژوو لە کولتور و لە دابوونەوەی کوردیەوە و ئەشتوانڕێ مەسەلەن کاتێکە کۆنگرێ نەتەوەی بوو شتێک گۆڕانکاری تیا بکرێ. مەسەلەن زۆر ئاسایە مەسەن لە کۆمەڵە شتیا گۆڕانکاری پربان بە مەرجێک ڕازیبوونی هەموو ئەو کەسانی لەسەر بێکە مەسەلەن بە ناوی نەتەوەی کوردەوە قساکەن یا مەسەلەن ئەنەوێ ڕۆژە لە ڕۆژان ئەمان حکومڕانی کورد بکەن. ئەوە هینەکەی. بەڵام وەکو باسم کرد ئاڵاکە بە هەموو مەسەن ڕەنگ و پێگاتەکەیەوە ینی لە مێژووی کورد وەرگیراوە، لەو ئاڵانە وەرگیراوە کە لە پێشترا لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە وەکو مێژوەکەمان باس کرد هەیە. بەڵام وەکو باسم کرد ئاڵاش بەڕاستی ڕەمزی نەتەوەیە، ڕەمزی گەلە، ڕەمزی ناسینەوەیە. بەڵام ئێمە چکو دەوڵەتمان نەبووە نەمانتوانین لە نەتەوەی گرتوەکان لە ئاڵای خۆمان دابنین و ئاڵاکە نەبووتە ئاڵایەکی فەرمی بۆ کورد لە ڕووی دەولیەوە. ئێمە بەڕاستی تەنها لە باشووری کوردستان بەداخەوە ئەتوانن بە ئازادی هەڵکرێژینە خودزانانی پارچەکانی تر ئەو ئازادیە نیە تاکو ئاڵاکە هەڵبکرێەوە ببێتە ڕەمزی هەموو کوردەکان. مامۆستا ژیلوان زۆرجار پارچەکانی تر یا جوڵانەوەکانی تردان بەم ئاڵایەدانانێت بە تایبەت پارتی کرێکارانی کوردستان بۆ چوونێکی تری هەیە کە پێی وایە ئاڵای کوردستان ئاڵایەکی دیکە لە ئەگەری بۆ دروستبوونی دەوڵەتێکیان بۆون ئێمە بە ڕسمی ناساندنی ئاڵای کوردستانە چۆن دەبێم جیاوازیانە نەهێڵڕێن وەکو چۆن ئێستا زمانی یەکگرتووی کوردی تا ئێستا سیاسەتی چپارچەکانی تر و دوو ئیدارەی لە کوردستان نەیهێشتووە زمانێکی یەکگرتووە بێتەران لە نووسینیشدا لای نووسەرە گەورەکان چۆن ئێمەم جیاوازیە لە ئاڵادا چارەسەر بکەین. ئەوە چارەسەرەکەی تەنها بە کۆنگرێکی نەتەوەیە بێ. لەو کۆنگریان مەسەلەن هەر کەسیان تەنەزول کە لە داخوازی خۆی لە ڕووی ئەوەی لە ڕووی ڕەنگ و دیزاین ئەوانەوە واروەها بەوەشە بێ یعنی لێکتێگەشتێکی نەتەوەی مۆر بکرێ بۆ کۆمەڵێ مەسەلەن نەک تەنها بۆ ئاڵا، بۆی مەسەلەن جارێکتر شەڕی ناوخۆ نەبێتەوە، بۆی جارێکتر کورد پشتی کورد بەرنەدا، بۆی کە هەر پارچە لە پارچەکانی کوردستانە حیزبیان بەڕاستی حیزبی پارچێکی تر بە عمقی استراتیژی خۆی بزانێ و هەروەها لەو کۆنگرە ئەتوانڕێت تەرحی و ئاڵایش بکرێ و ڕازیبوونێکی گشتی لەسەر بێ.
چون ڕاست دەکەی ئێستا بڵێن پارتیکرەکانی کوردستان ئاڵایەکی تایبەت بەخۆی هەیە لێرە ئەم ئاڵانە هەمووی لەو ئاڵە تایبەتنەتەوەیە کۆ بکرێتەوە بەڵام چونکە ئێمە لێرە خۆ بەڕێوەبرێتێکمان هەیە مەسەرەن جۆرە لە کورد لە ساینەوەیەکەوە حکومڕانی خۆیەکە بە هەر تێبینیەکەەوە بە هەر کەم و کورتێکەوە لەگەڵ هەموو تێبینەکان بەڵام ئاڵای تقریبا ئێستا بۆتە ڕەمزی کوردەکانی باشن و هەموو حیزبە سیاسیەکانی دەتەنیش ئاڵای خۆنم ئاڵای هەڵەکەن ئەمە گرفتەکەمان نییە بەڵام گرفتەکەەوەی لە پارچەکانی تریش ئاڵای بێ ئاڵای ڕسمی وەکو باسم کردەوە توانرێ بە کۆنگرێکی نەتەوەی ینی لەوێ بیکەنە ڕەمزی کۆنگری نەتەوەی کورد و بیکەنە ڕەمزێک بڵند کاکەمی هەر کەسێ دواتر لە هەر پارچەی کوردستانە ئەم ئاڵای هەڵ نەکرد بە دواتر ئیدانە بکرێت یا مەسەرەن ئەتوانە هەنێک حیزب کە تێبینیان هەیە لەسەر شێوازی دروستکردن و دیزاینەکەی دیزایانی خۆیان لەم ئاڵایە بچەست بێن بەڵام وەکو باسم کردێت بە ڕازی بن و هەموو لایەکان بێ بەڵام لەگەڵ هەموو تێبین و کەم و کورتی و ئەگەر ئەوانیش ڕازی نەبنوانە تازە ئاڵای کوردستان بە زۆر لە جۆرەکان چوتە ناو زیهینێتی تاجی کوردەوە لەم ناوچەیە لەم پارچەی کوردستانە و ئەتوانرێ ئەوە بگرێتە سەرەتای دەستپێکی قۆناغێکی نوێ کەیتر بێتە ڕەمزی هەموو نەتەوەی کورد بدەر لە دەوڵەتیش ژیلوان چۆن خەڵک چۆن سیاسەتمەداران چۆن حیزبەکان چۆن دەوڵەت شکۆ و ڕێز و حرمەتی ئەم ئاڵایە بپارێزێت تەنانەت لە جەنگە ئاینیەکانیشدا هەیە دەگوترێ کەسێک شەهید دەبێ یەکێکی دیکە خێرا هەڵمە دەباتە بەر ئاڵاکە یەکێکی دیکە شەهید دەبێت تەنانەت یەکێ دەگوترێ هەردوو باڵی دەقرتێنێ بە لاملی ئەم ئاڵایەگرێ بۆەوەی چونکە دەزانێ سەربەرزی نەتەوەکەی سەربەرزی سوپاکەی پەیوەستە بە سەربەرزی و بە شکۆ و بە شکاوایی ئاڵاکە ئێمە لە 16 ئۆکتۆبەرا بەتابەت لە داگیرکردنی کەرکووکە بینیمان شکۆی نەتەوەیە ژێرپێ ئەخرێ ئاڵاکاندا ئەگیرێن تەنانەت فڕێ دەدرێن و ژێرپێ دەخرێن چۆن دەبێتە سەڵاتداران لە ئاس شکۆی ئاڵایەکە کە شکاندنی شکۆی نەتەوەکەی خۆیانە بەرپرسیارانە مامەڵە بکەن وەکوڵێ تەنانەت ئێمە لە ڕیفراندۆما بینیمان لە 150 خاکی کوردستان لەدەستدرا کە ئەمەش ئەتوانین بڵین ئاڵای کوردستانیشی پێوە داگیرا و ئاڵای کوردستانی پێ شکۆی شکێنرا بە جۆرە لە جۆرەکەن خۆی ئێمە توانین دوو خوێنەوە بۆ بکەین یەکەم ئەوەیە ڕێزگرتنی ئاڵاواتە ڕێزگرتی نێتەوە ڕێزگرتنی ئاڵا بۆوا بێ کە مەسەلەن تۆ هەموو ئازادی دیموکراتیەکان مافی خەڵک دەی و لە ژێر سایە و ئاڵایە خەڵک بەحەسێتەوە خەڵک پشوێک بە خەڵک هەزارەها شەیدی داوە بۆی کە ئەم ڕۆژە بێتە دی پێویستی بەڕاستی بە حەسانەوە هەیە لە ژێر سایەم ئاڵایە ئەیش بە چێکرێ ئەیش بۆ ئاکرێ حیزبە سیاسەکانی کوردستان ئەوانی کە ئێستا بڵین سەرۆکاری نەتەوەی کوردەکەن لە ئاستی ئەو بەرپرسیارەتیا بن ئەوە گەوری ئاڵاکە دەرخە دووەمیش ئەوە پێوەستە بە ڕووداوە سیاسەکانی کە لەو دوایە ڕویاندا بڵێن مەسەلەن چەند ساڵایە ئێمە کۆمەڵە ڕووداوی یەک لە دوایەک ڕویاندا یەکێک لەو ڕووداوانە مەسەلەن ڕووداوی ریفراندۆم بوو ئەمە وای کرد دەسەڵاتدارانی عێراق ینی بە جۆرە لە جۆرەکان بۆیان دەرکەوت کە ئیتر کورد خەریکە لە فیدراڵی تێپەڕە بەرەو سەربەخۆی ڕوە بۆی ئەبین لەو کاتەشە کە هۆکارەکان هۆکارە بڵین دەرەکیەکان و هۆکارە ناخۆیەکان ئامادەیەوە نەبوون کە دەوڵەت دروستکرێ لە ڕاستیە ینی گرفتێ بوو لە ڕاستیە ئەتوانین بڵین نقطەیەکی دەستپێکی تاریخێکی تر بوو لە مێژووی کوردستان چونکە پێشتر لەم ناوچەیە هەتا ناوچە دەبڕەکان لە دەستی کوردستان هەبوو ینی هیچ گرفتێک نەبوو کە کورد حکومڕانی ئەو مەنتیقانەش بکە بەڵام لە دوای ئەوە بینین بە جۆر لە جۆرەکان کورد کەوتەوە ناو ئەو چوارچێوەی کە پێشتر پێش 2023 هەیە بوو تقریبا کەوتۆ ناو پارچەیە لەبەرەوە ئەو هۆکارنە وای کرد ئاڵای کوردستانیش لەم ناوایە چۆنەڵی بەڕاستی بەرەو ڕووداوە سیاسیانە بکەوێت یعنی ئاڵای کوردستانیش مەسەلەن لە کەرکووک بێتە خوارێ لە ناوچە دابڕێنەوەکان ئێستا هەڵ نەکراوە ئەمە گرفتەکە بوو وەکو باسیشم کرد ئەگە هۆکارەکان فراهەم بوونایە کورد بەهێز بووایە باری ئاوری کورد ئەوەندە بەهێز بووایە منەتی بە بودجە و مەسەلەن پارەی عێراق نەبووایە و ئەوەندە بەهێز بووایە مەسەلەن لە ڕووی سیاسیەوە یان لە ڕووی دیبلۆماسیەوە بیتوانی باە دیبلۆماسی ئەوەندە بەقوت بە وڵاتانی زەرهێزی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا وەکو فەڕەنسا کە چۆن لە شەڕی داعش پشتگیری کوردیان کرد لە ساڵی 1990 بڕیاری پێم وایە 1970یان بۆ کورد دەرکرد و کوردیان لەم ناوچەیە پاراست و نەنفڵای زۆن ئەوەی بڵێن ناوچەی دژەفڕینیان دروست کرد و هەروەها دواتر توانیان مەسەلەن لە ڕووی ئەو ڕێکخراوانەوە بە جۆرەجۆرەکان پشتگیری کوردیان کرد لە هەموو قۆناغەکانە و ئەگەر کورد دیبلۆماسیەتی ئەوەندە سەرکەوتووپایە لەم هەنگاوەشە پشتگیری کوردیان کردە بهاتە بووایە بە دەوڵەت ئەو کاتە ئاڵای کوردستانی جەسا بوو بە ڕەمزی دەوڵەتی کوردی لەم ناوچەیە و من قەناعەتەکەم حیزبەکانی دەرەوەی مەسەلەن کوردستانی باشووریش لە پارچەکانی تر ئاعترافێکی گەوریان بەم ئاڵایە بکردایە ئەمە گرفتەکانی لەوە سەرچاوی گرتووە
و دواتر هێنانە خوارەوەی ئاڵای کوردستان لە کەرکووک و لەو ناوچانەش پەیوەندی بۆ زروفە سیاسیەوە بوو، پەیوەندی بۆ هەبوو کە کورد نائامادە بوو بۆ ئەو ڕووداوە. ینی پێشتر شەڕێکی گەورەی بەسرا سەپێنرا شەڕێکی گەورەی کرد بوو، بارێکی دارای ئابووری خراپە بوو، ناوماڵی کورد ناڕێک بوو، پەرلەمان مەسەن لەو مدەیادا خرابوو و حیزبە سیاسەکان هەموو دوور لە یەک بوون و کۆدەنگێکی نەتەوەی نەبوو، لە دەریشەوە پشگیریەکی سیاسی و دیپلۆماسی گەورە نەبوو و هێزێکی سەربازی زۆر زەخم و گەورەش نەبوو کە پشگیری یا بێ بەرگری لە هەموو ڕووداوە سیاسیە جەنگەکان بکات لەو ناوچانەیە. ئەمە وای کرد، ئەمە هۆکارەکەی لە ڕاستیە. بەڵام ئەوە ئەتوانرێ بۆ چاکرێ هەجارێکی تر کورد سەیری مێژووی خۆی کاتەوە، بە هەڵە سیاسەکانی خۆیان بچێتەوە و هەوڵی دروستکردنی کۆدەگێکی نەتەوەی بن، هەوڵی دروستکردنی بەڕاستی کۆنگرەیەکی نەتەوەی بن و ئەو ئیسفادە و سوود لەو هەڵانە. ئێمە زۆر جار مێژووی خوێنین بۆ مێژووی خوێن، فەلسەفەی مێژوو بۆ هەیە. فەلسەفەی مێژوو تەنها گێڕانەوەی ڕوودا و چیرۆکان نییە. ئێمە باسی مێژووی ئاڵای کوردستانەکەین، باسی ئاڵای کوردستانەکەی مهمە، چاکە، پێویستە ڕێزی لێ بگیرێ، هەموو تاکە کورد ڕێزی لێ بگرێ، چونکە هەموو میلەتان ڕێز لە ئاڵای کوورد دەکردن. بەڵام ئەگەر ئێمە ئیسفادە لە مێژووەکەی نەکەین، ینی هیچمان نەکردووە. بۆیە زۆر جار مێژووی کورد هەمووی زۆر جارە بین دووبارە بێتەوە، شەڕی ناوخۆی دووبارە بێتەوە، کێشە مەشاکل دووبارە بێتەوە، شکستەکانە دووبارە بێتەوە، گرفتە سیاسیەکانە دووبارە ئەبێتەوە، پەیوەندی خراپە دووبارە ئەبێتەوە. ئەمە بۆ چونکە ئێمە ئیسفادە لەو مێژووە ناکەین. ئەگەر ئەگەر ئەمانە ڕێز لە ئاڵای کوردستان بگرین، وەرە با ئیسفادە لەو مێژووە بکەین بۆی خۆمانی پێ بەهێزکەین. چونکە کورد دوای تقریبا 80 ساڵ خەبات و تێکۆشان و ململانێ و دیپلۆماسیەت و شەڕ و حەوراز و نوشێ گەشتە ئەم تقریبا ئەم پارچێ لە نێو ناوخۆی کوردستاندا نەمانی ئینتیما بۆ ئاڵا جۆرە لە جۆرەکان بە بێڕێزیان بە کەمسێکردنی ئاڵای کوردستان گەنجێک دوێنی دەڵێ لە سایە و لەژێر ئەم ئاڵایەدا هەزارەها گەندەڵی هەزارها پیاوکوژی هەزارەها بۆ منە کۆچی نایاسایی گەنجەکانمان هاتۆ دەدی نەبوونی هەلیکار. بۆچی ئەمە ئایا نەبوونی ئەم شتانە یان بۆونە ئەم زوڵم و ستەم و گەندەڵی و نەبوونی هەلیکار و کارەبا ئەم وا دەکا کە ئێمە بەتابەت لە ڕۆژی ئاڵای کوردستانە خەڵک و جەماوەر وە گەنج هیچ ئینتیمایەکی بۆ ئاڵاکەی خۆی نەبێ. ئەوە هۆکارێکن، ئەوە بنە هۆکاری ئەوەی کە گەنج ئینتیمای نەمێنێ. چونکە لە ساڵی نەوەیەک ئێمە بینین کاتێکە خۆ بەڕێوەبەرێتی کورد هەیە، بە زۆر لە زۆرەکان ئێمە بینین کەوتینە شەڕێکی ناخۆ، هەزارەها گەنج کوژرا، هەزارها مەسەلەن ماڵ بەڕاستی تاڵان کرا، سەرەت و سامانێکی زۆری میلی بە فرۆدرا. دواتر اینجا گەندەڵی ئیداری دەستی پێکرد، دواتر گرفت لەگە عێراق دەستی پێکرد، دواتر مەسەلەن بەگەڵێ موسساتی ئیداری گەورە دروست نەکرا و دواتر سوود لە مێژۆوە نەگیرا و سەرۆت و سامانی نەتەوەی نەخرایە بواری بەهێزکردنی ئابووری داهاتووی میلەت، چونکە تەنها ئەم چینە نییە، دوای ئەمەش چینێکتر هەیە، پێویست ئەم سەرۆت و سامانە چینەکانی دواتر ئیسفادەی لێ بکەن. ئەمە وای کردکەوە ئینتیمای نەتەوەی کاڵ ببێتەوە. تەنها وای لێ هاتووە خەڵک ئامادەیە مەسەلەن بڕوا بۆ ئەوروپا بچێ خزمەتی مەسەلەن وڵاتێکی تر بکە، بەڵام لێرە دانەنیشێ خزمەتی وڵاتێکی خۆی بکە. مەسەلەن گەنجێک ئامادەی ئەم هەموو ڕێگایە هەزارها کیلۆمەتر ببڕێ بە ئاوی ئیجای ئەو هەموو کارە سادەی کە لە چەند ساڵی دوای 2015 خوڵقا ئەمەگەر سەیرکەین دەیان هەزار گەنج ڕێگەی ئەوروپای گرتەوە، لەواچێ دوای 10 ساڵن جای ئیقامەوەرەگرت جنسیەوەرگری وڵاتەیە و هەر وەکو هاوڵاتێکی ئەوڵاتش لەواچێ هەموو مافەکانی دەستەبەر نەکا دوای ماوەکی زۆر، لەواچێ زۆر شتی خۆی لە دەست بە شتە فرۆشێ مەسەلەن واز لە داوامەکەی خۆی دێنە، واز لە تەلەبایەتی دێنە، واز لە ژیانی خۆی ئەڕوا بووە بەبیری لێ بکرێتەوە. هۆکارەکەی ئەوەیە ئەم گەندەڵی کە لێرە هەبووە، ئەم حکومڕانیە بەڕاستی ئەگەر وەکو بە چاوێکی مەسەلەن شەفافی سێریکەین خراپ بووە و ئینتیمای سیاسی کاڵ کردوتەوە، ئینتیمای نەتەوەی کاڵ کردوتەوە، وای لێ هاتووە گەنج ینی ئامادە بێ بچێ خزمەتی نەتەوەیەکی تر بکە، بەڵام لێرە ئامادە نەبێ خزمەتی نەتەوەکەی خۆی بکە. و لە لایەکی تر ینی شکۆی ئاڵا بەوە ئابێ تۆ ئەم ینی ئەم ملزەماتانی تر ئەم پێداویستانی تر نەتەوەی دابینکەی ئەنجا گەنج خۆشێوێ. ئێمە لە قۆناغی ڕزگاری خوازیە دەرچووی لە کوردەکانی باشوور لە ساڵی نەوەیەکەوە لە قۆناغی ڕزگاری خوازی گواستویانەوە بۆ قۆناغی حکومڕانی، جیاوازی قۆناغی ڕزگاری خوازی لەگەڵ حکومڕانیەوە لە ڕزگاری خوازیە زۆر جوێ نادرێت کێشە مەشاکلەکان، گەل برسیە بێ، تینویە بێ، شەهید ئەدا، خوێن ئەدا، هەموو شتێکا بۆی کە بگاتە کەنارێکی ئارامی. تگەیشت ئیتر داخوازی زۆرە بێ، دواتە تۆ کە حکمی شارەکەی، حکمی گەلەکەی، حکومڕانیەکەی، سیستەمێکی دامەزرێنی، پێویستە تۆ تعویزی ئەوانە بکەیتەوە.
ئەگەر تۆ تاویزیوان نەکەیتەوە ئەو کاتە بە جۆر لە جۆرەکان ئینتیمای گەنج باسی سەروەریەکانی قۆناغی ڕزگاری خوازی خۆتیانی بۆ ئەوە ڕۆی بوو بە مێژوو تۆ ئیسفادە لەو مێژوو کە گەر هەڵەیەکە تیاکرۆ چاکیکەرەوە ئەگەر پێشتر کەسێکت مەسەلەن کەسێکی ئازێت داوە شەڕێکی ناوخۆ بووە مشکی لێ بووە گرفتێک بووە شەهید زۆر دراوە ئێستا تۆ بێ ئەمانە قەرەبوو بکەیتەوە چونکە بۆ ئێستا خۆت حکمڕانیەکەی تۆ ساڵی نەوەیەکە تقریبا 27 ساڵەکە پێم وایە تا ئێستا ئەم 27 ساڵە ئەگەر 27 پرۆژەی سیاسی گەورە دروست کرایە 27 پرۆژەی استراتیژی زۆر گەورە دروست کرایە و بەقەت ژمارەی ساڵەکان خزمەتی نەتەوە بکرایە یعنی نەتەوەی کورد لەم ناوچەیە ئێستا پێویستی بۆ نەکردکە ئێمە بڵێن وەڵای ئینتیمای گەنجکاڵ بۆتەوە چونکە ئینتیمای گەنجکاڵ نەبووەوە بەعا یعنی ئێستاش گەنج ڕێز لە خاکی خۆیەگرێ ڕێز لە نیشتیمانی خۆیەگرێ ئەگەر لەسەر سەگردەکان کێشێکیشانە بێسە لە خوار و خەڵک کێشەیەکی وای نییە ئێمە بین لە کاتی یاڵمەتەکانی هەڵبژاردنە سەرکردەکان لە خوارەوە لەسەرەوە گەڵێ چۆن مەسەڵەن بەیەکەوە دانانیشتن و گرفت دروزەوەی بەڵام لە خوارەوە خەڵک ئاشتەوایەکی هەیە ئەگەرەوە ئاشتەوای نەبووە دڵنیا بم پارچەی بە ساکی نامایە و خەڵک یعنی ئێستا هەست بە لێپرسایەک تەڕادێک ڕاستە لەسەر ئاست زۆر دانەبەزیوە مەسەن لە ئاستی پاراستنی ژینگە و کۆمەڵش لە دانەبەزیوە بەڵام لە کۆمەڵ ئاستا دابەزی مەسەن ئێمە بینیمان لە شەڕی داعش چۆن پێشمەرگە ئامادە بوو مەسەن هەر بە خۆبەخشی بچێ شەڕ بکە ئێمانەوە هێشتا ئینتیمای نەتەوەی بۆ ڕادەیە نەمردووەکە لی بترسی بڵێ وڵای تاو کۆتایی پێهاتوە دووەمیش ئێمە گەرسەیەکن بە بەراورد بە هەموو قەیرانی کە هەبووە بۆ هەموو کێشە گەورەی کە هەبووە هێشتا ینی گەنج بای ئەوەی تیاماوە کە ڕێز لە خاک و نەتەوەی خۆی ئەگرێ ئامادەیە قوربانی بدە ئامادەی قوربانی زیاتریش بە بەڵام نەکەوێتەوە جارێکی تر نەچێتەوە خاڵی سفر ڕژێمێکی تری وکو ڕژەمی بەعز لە عێراق دروست نەبێتەوە نێژ جارێکی تر گەنجەکان ڕاپێکی سجنکا و لەسەر ئینتیمای سیاسی بیان کوژێ و بیان گرێ و مەسەلەن قەدەغەی زمانی کوردی کولتوری کوردی و ئەنە بکرێ ئەین تا ڕادێک ئەوە باشە ئێمە تەمەنای ئەوە ئاخوازی وەکو تاکێکی ئەم میلەتە وەکو هاوڵاتیەک ئێمە تەمەناکەین دەسەڵاتداران ئەوانەی کە سەرۆکاری ئەمڕۆی کوردەکەن ئیسفادە لەو مێژۆ بکەن و ڕێزگرتنی ئاڵا بەوە ئەبێ تۆ ڕێزی گەنج و مافەکانی بگری ڕێزی تاک بە تاکی هاوڵاتیان بگری ڕێزی ئەو هیلاکی و ماندووبووی ڕابردویان بگری ماڵ هەیە چەندین جار ماڵەکەی سوتاوە کوڕەکەی گیراوە شەهید کراوە ئێستا پێویستی بە قەرەبووکردنەوەی هەبێ تۆ لە سایه حکمێکی کوردیا پێویستە قەرەبوو بکرێتەوە لەبەر ئەگەر قەرەبوو بکرێتەوە ئەم مەسەن کێشانە حەل بکرێن دڵنیام لەوە گەنجیش ئینتیمای نەتەوەی بەرەو سەر چون ئینتیمای نەتەوەی شتێک نییە کۆتایی پێبێ یعنی ئینسان چۆن بە فیترەت وەرێگرێتتر هەتا مردن ئەو ناسیۆنالیزمە و هینە لە خاڵ رمێنێ هەرچەند تاکێک بڵێ وەڵام من تاکێکی ناسیۆنالیزم نیم و تاکی نەتەوەی نیم بەڵام لە هەمان کاتە کاتێکە چۆ بۆ غەریبەتی کاتێک ئەچێتە وڵاتێکی تر غێری زمانی خۆی ئەگەر یەک کەسی زمانی خۆی ببینێ یەکسەر چۆڵی دڵی خورپێکی بۆکە وەڵێ زۆر لە ئینتیمای بۆی ماناوە هێشتا گەنجیمە هێشتا ئەو ڕادەی هێشتا تا ئەو ڕادێ سفر نەبووە ساژیلوان کاتی بەرنامەکەم تەواو بوو پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجی جەنابن بەتان بێت لەسەر ئاڵای کوردستان و ڕۆژی ئاڵای کوردستان من پیرۆزبایم ڕۆژە لە هەموو کوردەکەم لە هەر کوێیەکی ئەم دنیا هەبێ و هیوادارم ڕۆژی ئاڵای کورد ببێتە ڕۆژی بەخۆداچوونەوەی هەموو دەسەڵاتداران و حیزبە سیاسیەکان بە مێژووی خۆیاندا و سوودوەرگرتن لەو مێژوەی کە بۆ ئاڵا کە بۆ بەرزڕاکردنی ئاڵا کراوە کە بۆ بەرزڕاکردنی ئاڵا دراوە سود لەو هەوڵ و مێژوە وەرگیرێ بۆی کە ئەم ڕۆژە بەڕاستی لای گەنج پیرۆز بکرێ یعنی ئەم ڕۆژە تا ڕادەیەک پیرۆز بکرێت کە گەنج ئینتیمای بۆ نەتەوەی بۆ بجێڕێتەوە هیواداریشم ڕۆژی ئاڵا بۆ خەڵکی کوردستان بۆ گەنجەکانی داهاتوو ڕوم کرێتەوە بۆ مناڵانەی کێسا لە سەرەتاینوانە بزانێ ئایا ماڵایەت چیە و چۆن مێژوو چۆن لە مێژووی ئێمە دروست بووە بەتاوی ئەو سەروانەی کە لە ڕابردووە هەبووە وەکو ئەو پاشخانێکی تاریخی وەکو باسیش کرد لەسەر ئاستی نەتەوەی من تەمەنا ئەخوازم کۆنگرێکی نەتەوەی بکرێەوە ئاڵای کوردستان بە فەرمی ببێتە ئاڵای کۆنگرەی نەتەوەی بۆ هەموو کوردێکی سەرڕووی ئەم زەمینە و لە هەموو پارچەکانی کوردستانەوەگەڵ ڕێزی لێ بگیری زۆر سپاس دەکەم هەڵسەیان زۆر سپاس بەڕێز بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوە عەزیزیش کە تام ساتە بینەرمان تا بە گەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ